هەڵەبجە و هەڵەبجە باسی چی بکەم؟ چۆن سەوزەجە ئەبێ بە تابوتی گوڵان؟ چۆن بەهار ئەبێ بە کفنی سێوەرزی کرد؟ چۆن چرکەیەکی ژەهراوی ئەبێ بە ساڵ؟ شەقام چۆن ئەبێ بە گۆڕی سەردا نەکراو؟ چۆن مناڵ خۆی ئەبێ بە بوو کەشوشەکەی؟ باسی چی بکەم؟ گمە چۆن ئەبێ بە بەرد و باغە چۆن ئەبێ بە دار و حیلە چۆن ئەبێ بە هەور و هاژە چۆن ئەبێ بە چەو و هاوار چۆن ئەبێ بە لم و هەوا چۆن ئەبێ بە دوژمن؟ باسی چی بکەم؟ ئەو ساوایە بۆ تێر ناخوا و دەم هەڵناگرێ لە مەمکی داری؟ ئەو باوکە بۆ ئەو پارۆوە خود نادات و دەستدا ناگرێ؟ ئەو خوێندکارە بۆ فەڕێیەکی تازەتر ناکاتەوە؟ ئەو شوفێرە بۆ سلفەکەی لێ ناداتویتر بڕات؟ ئەو حەماڵە بۆ کۆڵەکەی هەڵناگرێت و ئەو چەقی لێ بەرنادات؟ ئەو کیژە بۆ چاکەی بەردەمی تێک نادا و بیخواتەوە؟ ئەو کۆترە بۆ باڵەکانی کردوێتەوە هەڵیش نافڕێ؟ ئەو کچە بۆ ئەو سەقڵاوە هەڵناگرێت و لێ ئەڕژێ؟ ئەو ماچە بۆ تەواو نەبوو؟ ئەو تەشیە بۆ کولێکی تری نەخوارد؟ کاچێ بۆ هێری بوو بەچی لە پێ نەکرا؟ ئەو ئینزایە بۆ هەر نەکرا؟ ئەو جانتایە هەردا نەکرا؟ دەرگایەک بوو پێوە نەیرا؟ میلی ڕادێکی ناوکۆش هەربا نەدرا و هەربا نەدرا و هەربا نەدرا؟ هەم دیسان ئێوارەی بارانە و ئێوارەی تەڕبوونی ئەکریجەی خەمانە و ئێوارەی کەژاوەی زایەڵەی یارانە و ئێوارەی ئازاری سوورمەچن. هەم دیسان دەلێلێی گریانە و نمنمی دڵۆپی زەنگیانەی چاوانە و تاوتاوی سەرهۆبەی دواکۆچی عاشقانە و هەم دیسان دەلۆلۆی بارانە و هەنسکی تەنیایی شەعری من هەم دیسان بارانە و ئەبارێ. 5,000 ئەستێرەی کوژرا و 5,000 ڕەناڵەی کوژرا و 5,000 پەپولەی فرمێسکم بەسەرا ئەبارێ.